ئەم ئاوازە ئیخۆمە بە داواکاری کاکە سیۆ بووی دووبارە ئەکەینەوە پێشکەش بە سیۆسۆرانی خۆشەویست هیوادارم بەدڵی هەموو لایەگوێت. جان و دڵ شوێنت لە دڵ جێماوە دڵبۆنی تۆی تیاماوە چاوم پڕ وێنەی تۆیە گەلێ شەو بۆت گریاوە لە جێگای خۆم تەمەنێم هەمووی بۆ تۆ داناوە لە ناو دڵما بە تایبەت وێنەی تۆی تیا کێشاوە هەر بۆ سیۆ سۆرانی زۆر مەردانە ژیاوە میلان دەڵێن عاشقی دڵت بە کچێک داوە دەک ببێ بە قسمەتت ئەوەی دڵت پێی داوە. ئێستا لای کێچێ ماوی دڵنیام زۆر شێواوی بێ من غوربەت هاوڕێتە دڵنیام زۆر گریاوی. ئێستا لای کێچێ ماوی دڵنیام زۆر شێواوی بێ من غوربەت هاوڕێتە دڵنیام زۆر گریاوی. خەفەت مەخۆ منیش وە داخی تۆم لە دڵدایە خەفەت مەخۆ منیش وە داخی تۆم لە دڵدایە هەڵەت کرد گوڵم ڕۆشتی گلەیم بێ کۆتایە. کاک شێرزادی کەندۆرێ هاوڕێنیە برایە بۆ هەنگاوی عەیدەری گلەی نەکەی لە دوایە ئاوا لە خزمەتتەم تا نەفەسم تێدایە. گەر بیردە هەموو جارێ زوڵفی تۆم شانە دەکرد دەستەکانتم ئەگرتی تێر سەیری چاوتم دەکرد. گەر بیردە هەموو جارێ زوڵفی تۆم شانە دەکرد دەستەکانم ئەگرتی تێر سەیری چاوتم دەکرد. بەدڵ و ڕوع و گیانم بۆنی باڵای تۆ مەکرد لەگەڵ تۆدا هەنگاوم بەرەو مردنیش دەبێت. هەر بۆ سیۆ سۆرانی منەم شەو گەعدەم بۆ کرد سیۆ لە خۆشی دابی ئەوە من دوعام بۆت کرد سیۆ لە خۆشی دابی ئەوە من دوعام بۆت کرد.
خیانەتت پیرۆز بێ ئەزانم پێیا سودەی ئەزانم بەدڵ ڕەقی تۆ محتاج و ئاڵوودەی خیانەتت پیرۆز بێ ئەزانم پێیا سودەی ئەزانم بەدڵ ڕەقی تۆ محتاج و ئاڵوودەی سووتاندت دڵی شێتم دڵێ کە ماڵی خۆت بوو ئەو کەسەت کوش کە دڵی لە دەستی تۆدا کۆت بوو ئەم شەو گەلێ خۆشحاڵم دانیشتنی سوێی بوو ئەو عاشقە دەدوێنم بەندی میلان سپۆر بوو ئەوەش بۆ کاک شێرزاد و ئەوەش بەندی هەنگاو بوو ئەوە بۆ کاک شێرزاد و ئەوەش بەندی هەنگاو بوو دکتۆر ناکا عیلاجم وتی دەردت گرانە هەر دڵێ عاشق بوو بێ بەشی هەرگریە و ژانە وتم دکتۆر نەمزانی کە بەشمدا بڕانە وتی کوڕم ئەزانم عاشق دەردێکی گرانە وتی کوڕم دڵداری هەر خەمە ئێشە ژانە تۆش تازەوە هاتوش بووی عاقیبەتت نەمانە وتم دکتۆر گیان توخوا ئەو بۆ من ڕوح و گیانە وتی هیچ فایدەی نییە مەیهێنەوە بانە جوانترین بایەق دنیا ئاخیری هەر نەمانە سڵاو لە کاکە سیۆ بۆی دەڵێم مێستاکانە ئەوە لە خزمەتیدام سیۆ هەردوو چاومانە دەبێ باشی بۆ بڵێم سیۆ دڵ و ڕوحمانە بەشێت تاکی کوردستان ئارام دەنیاوە دەنگم پێت ناگە چاوکاڵ لە ڕێدامە وەک شەماڵ چی یادگاری من هەیە گرێی دەوەکو دەسماڵ بە یادگاری منەژی چاو جوانی گردن بەخاڵ بۆ دەبێ بینینیەکێت ببێ بە سەدە و بەساڵ دەچارێ بۆ خۆت وەرە سەرێکم لێ دەچاوکاڵ هونەرگەنج دەبێتەوە ڕێک دەبێ بە 14 ساڵ هەر بۆ سیۆ سۆرانی هەر بۆ خۆتی پشت و پاڵ هەر بۆ سیۆ سۆرانی هەر بۆ خۆتی پشت و پاڵ
نینۆکی بۆیەکە تک تک بۆیە یەتکێ وەک دڵم بۆ دووریەکەی تک تک خوێنیەتکێ کەچی دڵی ناگۆڕێ ڕێگای ماڵی من بگرێ هەمیشە بێوەفایە دوور لە من ڕێگا بڕێ سەرپۆشێکی پۆشیوە هەر گوڵێکی لە ڕەنگێ گوڵی بۆ من خەنجەرە زەرگ و هەناوم دەبڕێ هەر بژی ئارام تەنیا جوانە و تۆنانە دەگرێ ئافەرم ئارام تەنیا جوانە و تۆنانە دەگرێ والله بشيت